دکتۆر عەبدوڵڵا پەشێوی شاعیری گەورەی کورد دەڵێ ئەگەر ئەم جارە بێمەوە لە گۆی مەمچی هەر کانیەک خومە ئاوێک دەخۆمەوە گشتیان دەکەم بە دایکی خۆم لە هەر ئەشکەوتێکە شەوێک سەر بەگاشە بەردێک دەکەم گشتیان دەکەم بە لانشی خۆم. چۆن ئافرەتێک ئەگە یەک قوم شیرت لێ خوارد دوو جار سەر نابە سنگێەوە مەمکەکانی خستە دەمتەوە ئەبێتە دایکی شیریت تۆ دەبی بە ئەولادی ئەو. هەر کانیەک لە وڵاتەکە تا جارێک ئاول لێ خواردەوە دایکتە حەرامزادەترین کەس دوو لە ڕووی جەناوتان و موسڵمانان ئەو کەسەیە خیانەت لە نیشتیمانی خۆی دەکات، ئەو کەسەیە کە وەکو لە ئافرەتێ شیری خوار بێ و بە نیشتیمانەکەی خۆی بە دوژمن دەفرۆشێ، ئەو کەسەیە کە خیانەت لە میلەتی خۆی دەکات و میلەتەکە وا لێ دەکات نیشتیمانی بەرچاو بکەوێ. ئەوانە حەرامزادەن، ئەوانە خیانەتیان لە دایشی خۆیان کردووە کە نیشتیمانە. بەڵام تۆ لە کانیەک کە ئاوت خواردەوە دایکتە دایک، ئەو نیشتیمانە دایکی ئێمەیە.